لە جیاتی داوای یاسا سەروەری بکەین بەڕێزان با داوای شەریعەت سەروەری بکەین. لە یاسادا کەسێک تاوانێک دەکا عقوبەکەی ئەوەیە بیگرن و بیخەنە گرتوخانەی چاکسازیەوە. لە شەریعەتا دەڵێ من لە بەهای یاسا و یاساناسان و حاکمە بەڕێزەکان بە دڵنیاییەوە کەم ناکەمەوە، بەڵام دەڵێم شەریعەت سەروەری نەک یاسا سەروەری. لە شەریعەتا دەڵێم مرۆڤ تووشی دوو حاڵەت دەبێ، گوناه دەکا، گوناهیش دوو جۆرە، گوناهێک بەس خۆت و خوا پێیزانیەوە پێت دەڵێن گوناهبار، یعنی باری گوناه لەسەر شانتە، ئای کە ناڕەحەتی کردووی کەسیش پێی نەزانیوە، ئەبێ بە تەوبە لای بەری، وەرە تەوبەیەکی ڕاستەقینە بکە شان سوک دەبێ، ئەوە گوناهبارە. ئەی گوناهکار ئەمانە لە هیچ کتێبەکان نەمخوێندۆتەوە، بەس دڵنیام هاوڕا دەبن لەگەڵما. گوناهکار ئەوەیە گوناهەکەی هەر بۆ خۆی نەبووە، خەڵکیشی فێری گوناه کردووە، ئەمە کە تەوبەی کە دەبێ ئیعلانیشی کە بڵێ خەڵکینە پەشیمانم لەوەی لە ڕابردوودا فێری ئەوەم کردووە، من تەوبەم کردو ئێوەش تەوبە بکە، من بەریم لەو ڕێبازەی خۆم. ئەوە گوناه بار و گوناهکار. بەشی دووەم تاوانە، واتە دەستدرێژیت کردوێتە سەر مافی هاوڵاتی و کەسێک و ئینسانێکی وەکو خۆت، ماڵت خواردووە، خوێن دڕشتووە، لێت داوە، ئازارت داوە. ئەمەش دوو جۆرە، کاتێک کەسێک تاوان دەکا پێی دەوتێت تاوانبار. تاوانبار یعنی تاوانێک ئاسنێک وا لەسەر شان و مل و سەرەتی زۆر ناڕەحەتە پێوەی، ئەخرێتە گرتوخانەوە بۆ ئەوەی لەوێدا چاک ببێ، بۆ ئەوەی باجی ئەم تاوانەی خۆی بدا و ئەم بارەی لەسەر شان لا بچێ کە لە گرتوخانە هاتە دەرەوە ئیسراحەتی کردبێ بوو بێتە مرۆڤێکی پاک و پۆخت ئەو بارە قورسەی لەسەر شان لا چوو بێ کە تاوان بارە. تاوانبار بە سجن ئیسلاح دەکرێ، بەڵام ئەمڕۆ لە سجنەکانی ئێمەدا بە ئیعترافی مدیری ئاسایشی گشتی سلێمانی کە بە گوێی خۆم گوێم لێ بوو 1-2 ساڵەمەوە بەر وتی وەڵڵی لە سجنەکانی ئێمەدا خەڵک گیراوە لەسەر یەک شتی بچوو، بەڵام دوایی کە بەر بووە بۆتە تاوانکار، ئاخر تاوانبار جیاوازە لە تاوانکار. تاوانبار یەک جار تاوانی کردو توش بووە، تاوانکار لێ بووە بە پیشا، جار بۆ جار سنعەتەکەی گەورەتر دەکا. خەڵک هەوە لە زلەیەکی لە مرورێک داوە کە ئەو پەڕی هەڵەی گەورەی کردووە، ئیترش لێکیان کردوونەوانە و کابرا گیراوە، مرورەکە لێ خۆش نەبووە، چۆتە زیندانەوە دەوری ساڵێک گیراوە. لە زیندانە لە جیاتیەوەی ئیسلاح ببێ لەوێ فێری تریاک فرۆشتن و تریاک کێشان بووە، یعنی لە تاوانبارەوە کردت بە تاوانکار، ئەمجا کە هاتەوە ماڵی خەڵکی تریش وێران دەکا، خۆی هەر تاوانبار بوو، نەک نەیانتوانی چاکیکەن بە پێچەوانەوە کردیان یاسا کردی بە تاوانکار لە تاوانبارەوە پلەی بەرز کردەوە.